ڕێزان بەخێربن بۆ چیرۆکاوە. ساڵانەی ڕابردوو گۆرانیەک هەبوو کە تایبەت بوو بە ڕێنمایی شۆفێران ئەیوت کاکی شۆفێر لەسەر خۆ بە لە ڕێگادا تونند و تۆڵ بە و هەتا کۆتایی گۆرانیەکە. گۆرانی بێش وژەی کاکی بەکارهێناوە چونکە تا و کاتانی کە ئەم گۆرانی تیا تۆمار کراوە خانمان دەگمەن یان هەر نابینرات کە شۆفێر بن. بەڵام ئێستا خانمان هاوشێوی پیاوان لەسەر شەقامەکانن، شۆفێری جۆرە جیاوازەکانی ئۆتۆمبیلەکەن و مۆڵەتی شۆفێریان هەیە و زۆر بابەتی دیکەش کە دەتوان بەسەریدا زاڵ بن. دوو سەرنجی لێکدژیش هەیە کە لەسەر شۆفێریکردنی خانمان هەیە. هەندێکیان خانمان بە پابەندتر و بەورترە بینن لە کاتی شۆفێریدا و هەندێکیش دەڵێن خانمان زۆرە ترسم و بەگشتی دان بە شۆفێریکردنی خانمانان ئانێن. ئەمشەو لەگەڵ میوانەکانم کێکیان خانمێکی بە ئەزمموی فێرکردنی شۆفێریە و یەکێکی دیکەشان ئەفسەرێکی هاتوچۆیە میوانمانن. لەگەڵەوانە گفتوگوێ و بابەتاکەین و ڕاو بۆچوون و سەرنجی هاوڵاتیانیشمان لەم بارەیەوە وەرگرتووە و دەیخینە ڕوو و هەر بە دەرفەتیشی دەزانین کە لەگەڵ میوانەکانمانە گفتوگوی کارکردن بە سیستمی نوێی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری دیجیتاڵی بکەین کە بۆ لەمە دوات چۆنە بێ و چۆن کاری پێکرێت. بەرلەوە پاکێجێکمان هەیە کە بە چیرۆکی ئەختەرخان دەست پێکات. ئەختەرخان خانمێکە 50 ساڵە بەجلی کوردی و شۆفێریەکە بە گوتەی خۆی یەکەم ئافرەت بۆ لە هەرێمی کوردستانە کە ژنان و کچانی فێری شۆفێری کردبێت و نووسنگی مۆڵەتی شۆفێری هەیە و باس لەوەش دەکا کە تەمەنی 8 ساڵانێک بۆ کاتێک خۆی فێری جێبواز و تراکتۆر کردووە. ئیدی فێر بووە و ئێستا خەڵکی دیکەش فێر دەکات. پاکێجێکمان کە هاوکارمان دیار جەمال بۆی ئامادەکردوین لەبارەی ئەختەرخانەوە دەبینین. بە جێبواز و تراکتۆر لە ساڵانی 60ەکان خۆی فێری شۆفێری کردووە، بەڵام ئێستا وەک ڕاهێنەرێک خەڵکی فێر دەکا. شکان زۆر بامەیە دەستم مەگرە ڕاستە و ڕاست بڕۆ کاتێکە ئەوەستی ئشارەتی دەستی ڕاست بە سەیری ئاوێنەکە بکە بزانە سیار لە دواتەوەی لە پێشتەوەی. دایەختار بە گوتەی خۆی یەکەم ئافرەتە لە هەرێمی کوردستان کە ژنان و کچانی فێری شۆفێریکردن کردبێت و سەروی 20,000 کەسی فێر کردووە. لە ساڵی 1990ەوە دەستی پێ کردووە و لە 2005ەوە لەگەڵ هاتوچۆ کار دەکا و نووسنگەی فێرکردنی هەیە. من لە ساڵی 60ەکانەوە خۆم فێری سیاقەت کردووە تقریبا تەمەنم 8 ساڵ 9 ساڵ بووە. جێبم لێ خوڕێەوە مەچینەم لێ خوڕیوە خۆم فێر کردەوە، بەڵام کە دەسم مایە سایقی لەنەوە یەکەوە بەردەوام من سیارەم پێیە. ڕێک بڕۆ دایەختەر لە ماڵەوە بێتیان لە کار هەر بە جلوبەرگی کوردیەوە دەردەکەوێت. دەستی ڕاست ئەتوانی بگری ناوە تەنها بە شێوەی پراکتیکی ژنان و کچان فێر دەکات. هونەر یەکێکە لەو مامۆستایانەی کە لە ساڵی 2007ەوە لەگەڵ دایەختەر کار دەکا. ئەو دەڵێت سەرسامم بە توانایی هەرچەندە تەمەنیشی کردووە. لە ساڵی با بڵین 2007ەوە من لە لای ئەختەرخان ئیشەکەم وەکو ڕاهێنەری توێری و پراکتیکی تایبەت و گشتیش. حاجیگیان لەگەڵەوەی تەمەنێکشی هەیە، بەڵام ئێستا زۆر ئێشتان لێ هاتووە لە بواری فێرکردنە. زۆر من ینی دڵخۆشم کە لەگەڵ ئەوە ئیشەکەم بەڕاستی ئای من یەکەم جا بە مناڵی بینم ئێستا شتەکە بۆ بە واقعی و لەگەڵ ئیشەکەم. دوای چەند کاتژمێرێک لە فێرکردنی ژنان و کچان ئەو کات دەگەڕێتەوە نووسنگەکەی و کارە تاو نەکراوەکان تاو دەکات. بە درێژایی ساڵانی فێرکردنی جگە لە هەرسێ کوڕەکەی هیچ پیاوێکی فێری شۆفێریکردن نەکردووە. ئێستا کوڕەکانیشی بە هەمان شێوە لەگەڵی کار دەکەن و بەردەوامن. دیار جەمال، کوردستان 24 سلێمانی. راپۆرتەکەمان بینی لەبارەی ئەختەرخانەوە بە خۆشحاڵیەوە ئەختەرخان لێرە لە ستۆدیۆ میوان ئەختەرڕەو وەکو ڕاهێنەر و خاوەنی نووسنگەی شۆفێری لە ستۆدیۆ میوانمان ئەختەرخان زۆر بەخێرهاتی و نەقیب یوسف عەزیز ئەفسەر لە هۆبەی بەدەداچوونی نووسنگەکان لە بەشی مۆڵەت زۆر بەخێربەی کاک نەقیب یوسف ئەکتان کێشا سوپاس و ئامادەبوونتان چاوەکەمی. ئەختەرخان دەمەوێت باسی چیرۆکی و حەزەی خۆتمان بۆ بکەیان چۆن ئەو شتە لا دروست بوو لەو کاتەیە مەیلی خانمان چۆن بوو بۆ فێربوونی شۆفێری؟ مەیلی خانمان ژنان خانمان و پیاوان فەرقی نەبوو. من لە ساڵی 1982 ئیجازەم دەرێنەوە. ساڵی 82 لە سەرچنار 120 کەس بووین. لەو 120 کەسە یەکیان من بووم لە 20 کەسە
120ەکە 20 دەرچوو یەکیان من بوو لەو 20. یعنی بەتەنها تۆش خانم بووی لە ناویانە؟ بەڵێ من خانم بووم لەو ناوینەیە. باشە پیاو بوو. باشە ئەی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری بەگشتی بۆ خانمان چۆن؟ ئەو تۆ ئەڵێ بۆ نمونە بۆ ئاسانیە دەرچووی بەس بۆ خانمانی تر چۆن بوو؟ ئەنی ئەوانیش هەوڵیانەیە؟ هەر وەک یەک بوون، خانمان و پیاوان وەک یەک بوون بۆ مۆڵەتی شۆفێری. بیرە ماوە ئەو شازە چۆن بوو کە بوون لە 82 مۆڵەتی شۆفێری چۆن دەرەهات؟ ئەین چی و چی تەکرد ئەگەر کەسێک بیستای مۆڵەتی شۆفێری دەربێنێت؟ ئێشێک بیستە مۆڵەتی شۆفێری دەربێنێت؟ هەر ژنان و پیاوان ئەڵێ مۆ یەک بوو، بەڵام چییە ساحەیەک بوو لە سەرچنار. بەڵێ ئەو ساحەیە 120 کەس بووین، لەو 120 کەسە 20 کەس دەرچوین، یەکێکیان لەو 20 کەسە من بوو. باشە تەنها تۆ بووی وتە کە ژن بوویت. باشە ئەختەرخان بەو ئەزمونەی کە هەت بووە لە راپۆرتەکە شائڵیت کە بەتەنها خانمانە فێری شۆفێری کردووە، ئەمە بۆچی؟ ینی بۆچی بەتەنها خانمان بڕیاری خۆت بووە یان پیاوان داوایان لێ نەکردی کە فێری شۆفێریان؟ متەدین لە هینی کوردستانی ئێمەیە خۆم حەزم گەی هەر ژنان فێرکەم، ئیتر لەخوا بەزیای بێ کوڕەکانە و کچەکانیشم ئێستا ژنان فێرەکەین ئێمە و کچەکان کوڕەکانیش. پیاوان داوایان لێ نەکردی فێری شۆفێریان بکەی یان بێن کوڕەکانم هەیە، فەرقی کوڕەکان من زۆر نییە لەو دەرەجەیە، بەس حەزیان کردو من خۆم لەبەر متەدینی خۆم حەزم کردو بەس ژنان و خانمان فێرکەم. باش ئەم تەجروبەی کە ئێوە لەگەڵ ینی فێربوون و فێرکردنی خانمانە هەتانە ڕەنگە زۆرتر لە هەر کەسێک بتوانین ئەم پرسیارە لە ئێوە بکەین. ڕاستە کە یان گرفتێک هەیە و جیاوازیەک هەیە لە نێوان شۆفێریکردنی خانمان و پیاوان، ژن ئاسانتر فێر نابێ و پابندبوونی کەما ئەمەوێت لە زاری ئێوە بزانم ئەو شتە چۆنە؟ یان شۆفێریکردنی خانمان چۆنە؟ فێربوونی خانمان بۆ شۆفێری چۆنە؟ خانمان بۆ شۆفێری یەکێک لە شتەکانی ئەوەیە کە گەنجەکان باشتر فێرە بن وەک لە ئەوانی تۆزە تەمەنیان، ئەوان مەشاکیلیان کەمترە. ئەنی ئەگەر بەراورد بکەین لە نێوان خانمان و پیاوانە تۆ جیاوازی نابینی؟ من جیاوازی نبینم لەوایە، هەست ناکەی جیاوازیەک هەبێت وەک یەک فێرە. باشە سەبار بە پابەندی ئەو خانمانی کە تۆ فێریانەکە یان هەر بەگشتی کە تێبینیەکی زۆرتر خانمان پابەندترن یان هەروەکو پیاوان وان یان پیاوان پابەندترن؟ خانمان پابەند بترن لە پیاوان لەسەر جادە. خۆت پیاوان زۆر بەپەلەن، ئەو مۆزوعەکەیانە، ئەمان بەپەلەنین بەس قانونەکە زۆر بەجێبەجێەکەن. باش دەچمە لای کاک نەقیب یوسف، جارێکتر بەخێر هاتی. ئەگەر هەمان پرسیار لە ئێوە بکەم، ینی جیاوازی فێربوونی شۆفێری یان شۆفێریکردنی خانمان و پیاوان چییە؟ ینی ئێوە تێبینی ئەکەن جیاوازێکی گەورە و زەق هەبێ؟ نا لە فێرکردن لە نووسینگەکانی شۆفێری واتە خانمان و پیاوان کە بەشداری دەکەن لای مامۆستا بەڕێزەکانەوە بۆ پراکتیشی یاخود بابەتەکان بە شێوەیەکی گشتی شۆفێران ئەتوانین بڵین تا ڕادێک یەک ئاستن، بەڵام دەرئەنجامەکە کە دەبنە خاوەنی مۆڵەت و شۆفێری ئەمەیان جیاوازە. چوە ئامارەکانی ڕووداوی هاتووە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستان پێمان دەڵێت بڵێ خانمان زیاتر پابەندن، خانمان زیاتر پابەندی ڕێسا و یاساکانن لەسەر شەقام، واتە جۆرێک لە پابەندی زیاتر لەلایەن شۆفێرانی خانمانەوە هەیە. بەڵام هەرچەندە ئەمە پێویستی بە تا ڕادێک بڵێ ئاماریشی ورتر هەیە بۆ چوە ئێمە دەبینین بۆ منە ئەو ڕێگەوبانانی یاخود ڕێگەوبانی دەروی شار ڕووداوی زۆر قورس ڕوودەدات یاخود ڕووداوە قورسەکان لەو ناوچانی دەروی شار ڕوودەدات. بەڵام عفو ینی هەر کاتێک کە ئامادەکاریمانە کرد بۆم بەرنامەیە کە لێرە لێ دەمانوت کرد داتاکان ژمارەکان واڵن کە ژمارە قوربانی و ڕووداوەکان زیاتر لایەن پیاوان و هەند کەسانێک لە چاردووی خۆمانەوت کە لەبەرەوەی کە شۆفێری پیاوان زیاترە. ئێوە پێتان وایە پەیوەندی بەوە هەیەیان بە فعلی پەیوەندی بە پابەندیەکەەوە؟ ئەگەر ئەوەی کە ئێمە ئەیبینی لەسەر شەقام، یعنی وەک بەڕێبەرەتی هاتووی سلێمانی مکرد لە پارێزگای سلێمانی دائەنیشین بڵێ بە فعلی خانمان پابەندی زیاتریان هەیە بە یاساکان و ڕێساکانی هاتووە. بەڕاستی ئەوەی کە هەیە پیاوان زیاتر حەز بە سەرکێشی یاخود لادان لە یاسا و ڕێساکان دەکەن کە ئەمەش دەبێتەوەی دەرئەنجامی سەرپێچی هاتوو و ڕووداوی هاتووە. باشە ئەگەر بچینەوە بۆ بابەتی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری، لەو پرۆسەیە خانمان چۆنن؟ ینی بەشداریان و دەرەنجام و نەتیجەی خانمان چۆنە؟ دیارە پرۆسی دەرهێنانی مۆڵەت لەلایەن خانمانەوە
طبعا لە ئەتوانین بڵین پرۆسەکە لە دوای 2023 بەهۆی گۆڕانی ئەو زروفەی کە لە هەرێمی کوردستان ڕوویدا بەڕاستی خانمان زیاتر ئیسیجابیان هەبوو واتە بەهۆی سەرقاڵی پیاوان سەرقاڵی خانمان بەڕاستی بۆی کار و وەزیفەیان و پێشوازیشی باش کرا لە خانمانەوە لە نووسینگەکانی شۆفێری ئێستاش ئێمەکەوە ئەفسەر لە هۆبەی بەدواچوون چاودێری نووسینگەکانین لە زۆرێک لە نووسینگەکان ڕێژەیەکی زۆری خانمان بەشدارن واتە بەشدارن لە دەرهێنانی مۆڵەت فێرکردنی شۆفێری و دەرهێنانی مۆڵەتی شۆفێری و شۆفێری کردن. باشە کاک نەقیب یوسف ئەختەرخان لەگەڵ بمێننەوە هەندێک زانیاری هەیە کە ئێمە هەر لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانی وەرمانگرتووە کۆمەڵێک ژمارەیە ئیزافە بۆ و کوڕۆنکردنەوەیەک بۆ قسەکانمان جەنابتان ئێوە بە وشە باستان لە زۆری و جیاوازیەکە کرد بەڵام دەبێت بە ڕقم بە وردی بە گوێرەوەی کە ئێمە لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانی زانیاریمان وەرگرتووە هەندێک لە ڕوونکردنەوەیە کە بە گوێرەی هەندێک لەو زانیاریانە بۆتان دەخێنە ڕوو کە لی تێبگەین کە چۆرە پێدانی مۆڵەتی شۆفێری بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستاندا 3078 پیا و مۆڵەتی شۆفێری گشتیانە بۆ دیارە جامان کردوەوە چکە خۆمان زانین کە لە سلێمانیدا هەتاوەکو ئێستا سیستمی مۆڵەتی شۆفێری گشتی و تایبەت هەیە حەودانە لەوانە مۆڵەتی شۆفێری گشتیان هەیە ژنن خانمانن و تایبەتەکانیش 3620 پیا و مۆڵەتی شۆفێری تایبەتیان وەرگرتووەیان هەیەە ئێستا و 2558 خانمیش مۆڵەتی شۆفێری تایبەتیان هەیە ئەمە ئەو ژمارەیە کە مۆڵەتیان هەیە بۆ 6 مانگی یەکەمی ئەم ساڵ بۆ ساڵی 2022 ئەم ژمارەیە بەم شێوازەیەگر لە پەڕی دووەم بەشی دووەمی زانیاریەکان ببینین کە تایبەتە بە ڕووداوەکانی هاتوچۆ کە تێداتووە کە ئاماری ڕووداوەکانی هاتوچۆ لە هەرێمی کوردستاندا بە کۆی گشتی وەکوتمان لەم 6 مانگەدا 516 ڕووداو ڕویانداوە بەداخەوە کە 73 کەس گیانیان لە دەستداوە قوربانی گشتین لە نێو 73 کەسەدا 62 ببورن پیاوان بوون و 11 ژنیان تایە ئێمە قوربانیەکان هەروەکو یەکتری دەبینین و قوربانی هەر قوربانیە بەڵام پێدەچێت کە ژمارەکە جیاوازیەکەیان زۆر بێت و بریندارەکان 1659 کەسن کە لەو ژمارەیە 1366یان پیاوان بوون و 393 ژنیش قوربانیان برینداری ڕووداوەکانی هاتوچۆیە دیارە جگە لەم ڕوونکردنەوەیە کە بە ژمارە و بە داتا لە بەڕێوەبەرەتی هاتوچۆی سلێمانی وەرگیراوە هاوکات سەرنجی بەشێک لە هاوڵاتیانشمان هەر سەرمان بابەت ئەوەی چۆن بیرەکەنەوە سەبارە هەم بە شۆفێریکردنی خانمان و هەم بە پابەندبوونی پیاوان و ژنانیش لەسەر شەقامەکان ڕاو سەرنجی هاوڵاتیانمان لە شار و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستانەوە لەن هاوکارانمانەوە بۆ وەرگیراون بە سەرنجی خەڵکیش ببینین. من سەرەتا مۆڵەتی شۆفێری تایبەتم هەبوو بەڵام لە دوایەوەی کە بوومە ڕاهێنەری فێرکردنی شۆفێری بە پێویستم زانی لە بۆ ئەزمموی خۆم و زیاتر گارامەی گەیاندن بە فێرخوازەکان کە مۆڵەتی شۆفێری گشتی دەربینم و معلوماتم لە هەمویان هەیە الحەمدولله و بەپێی ئەو داتایانە و ئەو زانیاریانێ و ئەو کارامانەی لە کاتی فێرکردن فێرخوازەکانمان دەکەین زیاتر ئافرەتان پابندم بە ڕێنمایەکانی هاتوچۆ هەروەها یاساکانی هاتوچۆ بەڵام لە بەرەوەی ناکە دەترسێن بەڵکو لە بەرەوەی کە شۆفێریی سەلامەت بکەن ئەو ئافرەتانەی زیاتر کە سەردانی نووسینگەکان دەکەن لە ڕێی نووسینگەکان خۆیان فێرە سایقی دەکەن ئەوان زۆر پابندترن لەوەی کە لە ماڵەوە خۆیان فێر دەکەن لە دەستباب و بران یان هاوسەرەکانیان ئەوانەی کە دێنە نووسینگەکان زۆر پابندتر نەمدیتە ئافرەت بە ئەوە بڕوە بە مخالفی بەس پیا هیچ جێ نادەنێ بەڕاستی ینی هەر کوی بێ دەداتە بەرێ بەس ئافرەت وانە ئەم یەک بخۆم تا ئێستا مخالف نەڕۆیشتیم ینی عەزیشم لێنی قەت مخالف بم 25 ساڵ پەتر هەیەمە ئیجازە هەیە زێتر ئەژی من ئیجازە هەیە و ئیجازە ئەلکترۆنیک یا باشە کاربەرونی کەتەوە شێکەتەوەن و کە دەرکەتی گەلەکە باش یا فایدەیە بۆ هەمی کەسی ئەس خۆ گەلێک یا پێگرم بۆ ماوەیە نێزیکی 7 ساڵ 8 ساڵایە ئەس خوددان مۆلەتە شوفێریەمە وەکو پێگیریژی ئەس بینم یعنی کۆنترۆلا ئافرەتێ سەر سیارێ سەر ئۆتۆمبیلێت جادێدا gelek pitreş ya zalamî pitir rên maye yani heta rîdanê nûkê em bînin bahra pitirî zalam dikene ne afret.
خۆش سەرنجی بەشێک لە هاوڵاتیان بوو سەبار بەو بابەتە پێم وانە شتێکی جیاواز یان سەرنجێکی جیاوازتریانە بوو ئەوانش پێیان وا بوو کە خانمانی ژەتان هاوشێوە شۆفێری بکەن. کاک نەقیبی یوسف بە فرسەتی زانم کە باسی دەرهێنانی مۆڵەتی شۆفێری بکەم بەم سیستمە دیجیتاڵی نوێیە کە بڕیارە کاری پێ بکرێت بۆچی لە سلێمانی تاوکو ئێستا کار بەم سیستمە ناکرێت؟ دیارە بەکارهێنانی ئەم سیستەمە شاری هەولێری خۆشەویست پێشتر بوو لەبەرەوەی سیستەمەکە لەوێ پێشتر هات بەڵام بۆ شاری سلێمانی بەداخەوە ئێمە بە حکمی کە سیستەمەکە درەنگتر هاتواتە جۆری ئەو ئامێر و تەکنۆلۆژیایی کە بەکاردێنێ هەم لە دەرهێنانی مۆڵەت بە سیستەمی تازە هەم لە تازەکردنەوەش بەم سیستەمە دیارە ئێستا ئێمە کۆمەڵێک ئەفسەر و کارمەندبان لە بەڕێوەبەرایەتی ئەو ڕاهێنانەی ئەوان لەسەری بوون گەیشتۆتە کوێ تا ئێستا ئەوەی کە هەیە لە توێریەکە تەواو بوون تەنها لە بابەتی پراکتیشی واتە چۆنێتی بەکارهێنانی ئامێرە ئەلکترۆنیەکان یاخود دیجیتاڵیەکان و چۆنێتی دەرهێنانی مۆڵەت یاخود تازەکردنەوەی مۆڵەت بۆ شێوازە پلاستیکیەکەی بە شێوازی پلاستیکی کە دیاریکراوە لەکوێی جێبەجێکردنەکان نزیک بوونەتەوە بەڵام جارێ ینی دیاریمان نەکردووە لەبەرەوەی تۆ ناتوانانی لەبەری عرقەلە دروست بێ کێشەنەوە سێ دروست بێ بۆ منە لەبەرەوە ئەگەر دەست بەکار بووین و کەوتینە ئەوەی کە بۆ منە بەڕێوەبەرایەتی بەشی مۆڵەت دەست بەکار بوو لە دەرهێنانی مۆڵەت بە سیستەمی تازە لە سایتی بەڕێوەبەرایەتی هەفتەیداهات و پێ دوایە بتوانن دەست بەکار بن یان ئینشاءالله ئەتوانی زەمانەتی ئەوەی کە بە نزیکەی چەنێکی ترەخان لەواچێ ئەگەر ئەم هەفتەیەش نەبێ هەفتەی داهاتوو ئینشاءالله بەسەرکەوتوی بتوانین دەست بەکار بن ئینشاءالله لە بەو شێوازی کە هەیە لە دەرهێنان یاخود تازەکردنەوەی مۆڵەت بە سیستەمی تازە. باشە ئێوە گەر ئەم سیستمە هەڵبسەنگێنن یعنی چۆنەی بینن هەستەکەن کە سیستمێکی تەواو و تێروتەسەلتر بێ بەراورد بە سیستمی پێشوو ئەگەر باشترە چۆن باشترە باشەکانی چییە؟ دیارە ئەم سیستەمە باشەکانی ئەتوانین تۆ بڵین لە چا ئەوی پێشوو لە ڕووی کوالیتی مۆڵەتەوە بۆ منە جاران مۆڵەتی پێشووتر ئەواتە شێوازێکی کلاسیکی هەبوو پارچەوەڕەکەیەک یاخود مقابایەک و کەپسکردنیەک بوو کە بواری تەلەفبوونی یاخود هەندێک کێشە و گرفتی تایبەتی خۆی هەبوو بەڵام ئێستا ئەم سیستەمە جۆرێک لە باشتر بوون لە کوالیتی مۆڵەت ئەمە ونم کردو لە ماڵەوە بیرم شۆشتانیتیان ئەمە نییە تازە یاخود تێکچوون کاڵبوونەوە لە کاتی شتنگ تەلەفبوون کە ئەمانە کاتێکی شۆفێر ئەچوە ئەم بابەتەوەتە ئەچوە بابی تەلەفبوون و تێکچوونەوە ئەبوو سەر لە نوێ دووبارە ماوەڵ بکاتەوە لە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی سلێمانی و ڕسوماتی دووبارە بە هەماش ڕسومات باتەوە بە بەڕێوەبەرایەتی هاتوچۆی کە بڕێ پاری دیاریکرا بوو بە یاسا دیاریکرا بوو بەڵام ئێستا شۆفێر لەم بابەتە دوورە بێ و خاڵێکی ترکەوە جێی سەرنجە جاران بە شێژی گشتی 5 جۆر مۆڵەتی شۆفێری هەبوو ماتۆرسکیل هەبوو تایبەت هەبوو بار هەڵگر هەبوو زەراعی هەبوو بیناسازی واتە ئینشایی بەڵام ئێستا لە ناو ئەمانەشە فیئەکان جیاکراوەتەوە هەرچەنە ئەکرێت جارێ دەست بەکار نەبووە ڕێنمایی تازەی بۆ دەرچێ بابەتی تازەی بۆ دەرچێ کێشەمان ڕوبەڕوو بێتەوە لەلایەن خودی شۆفێران کە جۆرێک لە سیستەمی کۆن مۆڵەتە و ئێستا بەم شێوازە سیستەمە تازە گۆڕانکاریتری بەسرابێ ئەی بە ڕێنمایی وەزارەتی ناوخۆ بەڕێوەبەرایەتی گشتی هاتوچۆی هەرێم کە گشتانی پێەکە بۆ بەڕێوەبەرایەتیەکانی پارێزگاکان کە بەو ڕێساو یاسانی کە ئەمان دەریەکان ئێمە بتوانین کاری لەسەر بکەین و لە خزمەتی هاوڵاتی و شۆفێرانە. زۆر باشە ئەختەرخان سەبارەت بەم سیستمە نوێیە ینی ئێوە نووسنگەتان هەیە هیچ لە کاری ئێوە گۆڕێ هەستەکەن ئاوا باشترە ئەم سیستمە تازێ ئەگەداری تەفاسیل و وردەکاریەکەین طبعا ئەگەر بێت و سیستەم بگۆڕێ ئەگەر هەموو وەکو سلێمانی و بڕین هەولێریش هەمووی هەریەکە لەگەڵ عێراقا هەر باشترە بۆ ئێمە سیستمە تازێ باشترە طبعا هەتا شتێک باشتر بێ بۆ هاوڵاتیان و بۆ شوفێران بۆ ئەوەی باشترە بۆ ئێمەش و بۆ ئەوانش ئێوە هەستەکەن ینی ئیشی نووسنگەکەتان خۆشتر و ئاسانتر بکەم شێوازە تازەیە کاروباری ئێوە لە نووسنگە ئاسانتر بێ مامەڵی ئێوە ئاسانتر بێت ئێمە هیچ فەرق ناکە بۆ ئێمە ئەو سیستەمەی کە داهێنن ئێمە بۆ سیستەما ڕووی بڕێە باشە ئێوە سەرت چەند ینی هەستەکەن کاری نووسنگەکان بگۆڕێ ئەگەر بگۆڕێت چۆنی لێ بۆ لە مەوضوع من خاتون وەک پێشتر ئاماژەم پێکرد بە پێی نووسراوی چ وەزارەت چ بەڕێوەبەرایەتی گشتی هاتچۆ واتە ئەوان هەچ کاتێک بابەتەکە گۆڕانکاری بەسەر هات چ لەلایەن خۆمانەوە بەڕێوەبەرایەتی چ لەلایەن نووسنگەکانەوە و ئەشکال دروست نابێت کێشە بەڕاستی ئێمە ئەوەی کە هەیە بۆ گۆڕانکاریش بێ زیاتر لە پێناو دەوڵەمەندکردنی بابەتەکە بۆ خودی زیاتر ڕاهێنانی فێرخوازان بۆی بتوانانی شۆفێرێکی سەرکەوتوو بهێنە سەر شەقام زۆر باشە بابەتێک هەیە کە ڕەنگە بەنسبەت زۆرێک لە خەڵکەوە گرفت بێ ویش دەرهێنانی مۆڵەتێکی نێودەوڵەتیە کە بۆ منە هاوڵاتیەکە لێرە مۆڵەتی شۆفێری دەرهێناوە هیچ گرفتێکی نییە بەڵام
کە دڕاتە وڵاتانی دەرەوە کێشەی ئەوەی بۆ دروستەوەی کە نەتوانێت مۆڵەتەکەی بەکاربێنێ بۆ ئەم بابەتە لە ناو سیستەما نوێکەیە ئەم بابەتە چۆن جێی بۆتەوە ینی خەڵک چۆن ئەو بابەتە معالەجەکراوە دیارە بڵیم ئەگەر هاتو تۆ لێرە بۆ سەردانی وڵاتێکەکەی وڵاتانی دراوسێ هەر وڵاتیشی عەربی بە گەشتیاری ئەڕۆی دیارە لێرەمە بەشێکمان هەیە لە سەرجەم پارێزگای هەرێمی کوردستان بەشی مۆڵەتی نێودەوڵەتی ئەوە مامەڵەکەی چۆن بۆ بینەرەکانمان باس بکەین ئەو کەسێک کە دەزەکە بە وەرگرتنی دەوێت ماڵمەڵکە بۆ وەرگرتنی مۆڵەتیشی نێودەوڵەتی دیارە لەگەڵ فیزەی گەڕاوە زائیدەن پاساپۆرتی بەکارهێنەر لەگەڵ دوو وێنە و هەروەها بەڵگەنامەکانی تریش تەسکەرە جنسیە کارتی زانیاری پێکەش دەکە بە بەڕێوەبەرەتی هاچۆی پارێزگەکان دیارە پێشووتر واتە پارساڵ و ئەوانە ئەبوو ئەو کەسێک کە مۆڵەتی نێودەوڵەتی دێرەکان ڕاستەخوچە بۆ پایتەختی هەرێمی کوردستان واتە مەرکەز واتە هەولێر ئێستا ئەمە کار ئاسانی کراوە بۆ هاوڵاتی واتە هەر پارێزگایە و دەتوانێت لە بەڕێوەبەرەتی پارێزگاکان مامەڵەکەی خۆی بکات بە ڕێساکان واتە بۆ بەڵگەنامەی پێشکەشی دەکات پڕکردنەوەی فۆرمەکە دواتر گەڕانەوەیەتی و ئاگدارکردنەوەیەتی لەو مۆڵەتەی کە دەیدرێتەوە باش کۆی ئەو پرۆسەیە شەنی پێچێت چونکە مەبەستمە ڕەنگە هەندێک خەڵک هەبێ ماوەیەکی زۆر کەمی لەبەردەسا بێ بۆی کە ئەم مۆڵەتە یان دروست بکات و سەفەرەکەی بکە یان گەڕابێتەوە بە شێوەیەکی کاتی بۆ چەند ڕۆژێک و بێوێ مامەڵەکەی بەخێرایی تاوکە ئەم مامەڵێکی دوور و درێژ و درێژخایەنە ئەگەر ڕێک بخرێیان ئەکرێ بە چەند ڕۆژێک تاوە ببێ ئەگەر ئەو شۆفێرەی مامەڵەکانی بە دروستی تەسلیمی بەڕێوەبەرەتی چۆ بەشی مۆڵەت کردووە هەمان ڕۆژ بە دڵنیای وەڵامی ئەدرێتەوە بەڵام ئێمە زۆر جار کێشەیەکمان دروستە بێت ئەویش لە زۆری کەسانی داواکارە دەکرێت لە یەک ڕۆژدا 500 کەس داواکار بێ 300 کەس داواکار بێ 600 کەس داواکار بێ ئەمە جۆرێک لە کێشە بۆ تەنانەت خودی بەڕێزان لە بەڕێوەبەرەتی هاتووەکان دروست دەکات لە بەرەوەی بۆ مامەڵەکان ئەرقەلە و کێشەی بۆ دروست دەبێت بەڵام ئەگەر هاتوو ژمارەی سەردانی کرد بۆ داواکردنی مۆڵەتی نێودەوڵەتی ڕێژەیەکی دیاریکراو بوو بە دڵنیایەوە هەمان ڕۆژ مۆڵەتی نێودەوڵەتی تەواو دەکرێت و دەدرێتەوە دەستی باشە ئەختەرخان جاران و هەتا ئێستش کە هێشتا سیستمانوێکە ینی بە تەواوەتی کاری پێ ناکرێت مۆڵەتی تایبەت و گشتی هەبوو لە ژمارەکان و لە داتاکەشا هەبوو کە بە 6 مانگ 7 خانم مۆڵەتی شۆفێری گشتیان وەرگرتووە دەرناچن لە تاقیکردنەوەکانیان لای ئێوە هەیە خانم کە ڕاهێنان بکایان بیەوێت کە مۆڵەتی شۆفێری گشتی تەکسی دەرێنن بە تایبەتی ژنان زۆرن کەمن زۆر نین لەبەرەوەی خۆتەزانی هێرە تەکسیەکە زۆر لێ ناخۆڕن لەبەرەوەی بەس هەر تاکتاکە دەریهێنن گشتی باش تۆ خۆت بۆ نمونە چیرۆکێکت هەبووە هی ئەوە بێشانازی پێوکەی بۆ نمونە کەسەکە لە لای ئێوە فێری شۆفێری بوو بێت و مۆڵەتی دەرێ نابێ خۆی بووبێتەوە بە ڕاهێنەر یان شتێکی ئاوا هەیە کەسێکە من بە تایبەتی مناڵەکانی خۆم هەمووی لەخوا بەزیابێ ڕاهێنەرن ئێستا و لەگەڵ خۆشمە لە خۆم باشترن خۆت نەمتمانەت پێیانە ئەوە لە خۆم باشترن دەستکەوتە زۆر باشە ئەو ئەم جۆرە تازانی کە ئێستا لە ناو مۆڵەتی شۆفێریە جیاکراوەتەوە لە سیستمە نوێیەکەیە ئێوە چۆنەی بینن یعنی ئەو جاکاریە من بۆ ئامادەکاری بۆم بەرنامەیە زۆرێک لە وردەکاریەکانی ینی مۆڵەتە تازەکە هەڵە نەبم نزیکی 13 جۆر ئەگرێتەوە ئەو وردەکاریە چۆنە بینن کە دیاری کراوە هەر کەسە بوو هەیە چۆن شۆفێری بکە ئێستا خاتون دەست بەکار نەبووین بەڕاستیانی وەک بدەرێنە چۆت سیستەمەکە تازەیە دەکرێت ئەم سیستەمە گۆڕانکاری بەسەردا بێت دەکرێت بە پێ ڕێنمایی چ لەلایەن وەزارەتی ناوخۆ چ بەڕێوەبەرەتی گشتیا چۆی هەرێم دووبارە بۆ لەبەرەوەی لە سیستەمی تێستایە تا ڕادەیەک واتە لە تێستایە دەکرێت هەندێک یاخود کێشەمان ڕوبەڕوو بێتەوە لەگەڵ شۆفێران یاخود لەگەڵ هاوڵاتیان بەڕاستی بۆ یەجارێ سیستەمێکی تەواو سابت نییە بڵێ لە 100 ئەم سیستەمان سابت کرد لە هەرێمی کوردستان و کاری پێ دەکەین دەکرێت سیستەمەکە گۆڕانکاری بەسەردێت بەڵام ئەوەی کە هەیە هەر شێوە گشتیەکە بەڵام ئەمە 6 فی ئەی تەواوە ڕاستە لە ناو فیەکانە بۆ منە لە ناو ئێسامە لە ئەیە بڵین بۆ منە ئەی ماتۆرسکیلە بەڵام ئەیوە نیشمان هەیە کە خودی هەر ماتۆرسکیلە بەڵام ئەمە بۆنەوە ڕوکنەوەی خۆی یاوە بۆ مناڵێ ئەو ماتۆرسکیلانی کە لە 40 سیسی واتە هێزی بزوێنەر لە 40 سیسی کەمترە کەواتە ئەوە توانێت مۆڵەتی ئەی وەرگێ بەڵام ئەیوەن ئەوانن کە لە هێزی بزوێنەریان خوباری بزوێنەکان لە 40 سیسی زیاترن بۆ مۆڵەتی تایبەت بە هەماشەوە خۆی یەک جۆر مۆڵەتی تایبەت بەڵام لە فیەکە کردوێتی بە دوو بەش بۆ منە بی لەگەڵ BE دیارە بی ئەو مۆڵەتەیە کە بۆ منە کەسی داواکار پێویستە 18 ساڵی تەواو کرد بێت و داوای مۆڵەتی تایبەت دەکات بەڵام BE واتە ئەو مۆڵەتەیە
کە 18 ساڵی تاوا کردووە هەمان ڕێنمایی هەمان ڕێساکە لە یاسای ژمارە 6 ساڵی 2004 ئاماژەی پێ کردووە بەڵام ئەمەیان بە شێوازێکە کە عەرەبانیش پێوەیە هەروەها لە ناو هەموو بابەتەکانی فیئەکانە ئەڵێ پێویستە ئەمە زۆر هیوادارم یعنی شۆفێران بە هەند وەریگرن جاران ئەگەر هاتوو کەسێک تەمەنی 22 ساڵ بووایە بەپێی یاسا بۆی هەبووی داوای هەموو جۆرە مۆڵەتێکە واتە ڕاستەوخۆ داوای مۆڵەتی گشتیە کرد بەڵام ئێستا بەپێی ئەم شەیتوانی هەر جۆر ساری هەر جۆرە ئۆتۆمبیلی لێوڕگە وتە مۆڵەتی گشتی کەواتە هەموو جۆرە ئۆتۆمبیلیشی لێخوری جگەل لە زەراعی و ئینشایی واتە مۆڵەتی گشتی تەکسی تایبەت بۆ نمونە ئەم سێفیەی ئەگریتەوە بەڵام ئێستا ئەگەر کەسێک بێت داوای مۆڵەتی گشتی بکە ئەبێ ساڵێک بەسەر مۆڵەتی تایبەتیە تێپەڕ بوو بێت ئەنجا دوای ئەوە بۆی هێت داواکاری مۆڵەتی گشتی بکات و لە ناو گشتیەکەشا بۆنە فی سی و دیجیا کراوەتەوە بەڵێ بەشەکان کە ئەمە واتە سی ئۆتۆمبیلی بارهەڵگیری گەورەیە سیوەن ئۆتۆمبیلی بارهەڵگیری بچووکە ئەگەر ئی لەگەڵا بوو واتە ئەم ئۆتۆمبیلە بە عەرەبانەوەیەکە کە کێشی دیاریکراوە لە ناو هەمووفیەکان زۆر باشە سپاسی ئامادەبوونتانەکەم ئەرکتان کێشا سپاس بۆ نەقیب یوسف عەزیز ئەفسەر لە هۆبەی بەداداچوونی نووسنگەکان بەشی مۆڵەت کە لە ستۆدیۆمیان وان بوو هەروەها سپاس بۆ تۆخات وەختە ڕەوف ڕاهێنەر و خاوەنی نووسنگی شۆفێری سپاسکارتان ئامادەبوون کاتمان گرتن سپاس بۆ ئێوە بەرزان هەر چۆنێک بێ و لار حاڵەتێکدا بێ خانمان و پیاوان زۆر گرنگە کە پابەندی ڕێنمایەکانی هاتوشۆ بن بۆ ئەو سیستمە نوێیشی کە ئێستا بەرکارە بۆ هیواین کە لە سلێمانیش بەرکار بێ و سیستمێک بە هاوڵاتی بتوانێت بە کەمترین ماوە سوودی لێوەربگرێ سپاس بۆ هاوکارانم سپاس بۆ میوانەکانم جارێکی دیکە سپاس بۆ ئێوەش کە بینەرمان دەسم